مسلمانانی بەڕێز و خۆشەویست، خوای گەورە لە قورئانی پیرۆزە شتێک بۆ بەڵاو موسیبەت ناو دەبات. خوای گەورە دەفەرمێ فەئەصابەتکم موسیبەت المەوت، ئەگەر ئێوە تووشی موسیبەتی مردن بوون، خوای گەورە لە قورئاندا مردن بە موسیبەتێک گەورە ناو دەبات. بەڵام ئایا موسیبەتە بۆ کێ و مردن بۆ کێ موسیبەت نییە؟ بۆ هەندێک کەس موسیبەتە، بۆ هەندێک کەسیش موسیبەت نییە. بێگومان موسیبەتە بۆ کێ مردن؟ بۆ ئەو کەسەی بێباوەڕ بێت، بۆ ئەو کەسەی خوانەناس بێ، بۆ ئەو کەسەی بەبێ عیبادەت و خواپەرستی بگەڕێتەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسانی کافر و بێباوەڕ کاتێکە کاتی مردنی دێ، ئینسانی دوور لە خوا بشر بعذاب الله وعقوبته، مزگێنی پێ ئەدرێ پێش ئەوەی ڕۆحەکەی دەرچێت، پێی دەڵێن فڵان کەس مزگێنی بێ لەوەی خوای گەورە عەزابت ئەدا. پەنا بە خوای گەورە، تووڕەی خوا، عەزابی خوا، تۆڵەی خوا بۆ تۆیە. بۆیە ئەو کاتە فەلەیسە شەیء أكره إليه مما أمامه فكره لقاء الله وكره الله لقاءه. أو كاتا ناخوشترين شت بلاي أويا كتوشي دابت مردن ودواي مردنا. حز ناكا بكاتا خزمتي خواي قورا، خواي قورش حز ناكا أو كسب بيني حتى ندي بيني خواي قورا، يعني من بس بالرحمة نايبينت. خواي قورش حز ناكا بي بقات أما مصيبته مردن بو إنساني تاوان بار دوور لە خوا موسیبەتێ زۆر گەورەیە. موسیبەتە بۆ خۆی، چونکە نە خوای گەورە حەزی پێێتی، نەخۆشی دەوێ و ڕقیشی لێتی، ئەوش حەز ناکات بگا بە خزمەتی خوای گەورە، چونکە ڕووی لای خوای گەورەی نییە. کەواتە مردن موسیبەتە بۆ ئەو کەسەی بە خراپە بۆ تاوانەوە دەمرێت، موسیبەتە بۆ خۆی چونکە قیامەتێکی سەخت لە پێشیەوەیە، موسیبەتە بۆ کەس و کارەکەیشی بۆی دەگرین.